بەڵێ سویسرایە بەڵێ سویسرایە بەس حیفی خزمەتی نییە. ئێرە ناوچە ترێندەکەی کوردستانە، ناوچەی نەوڕۆڵی کە ئەم ماوەیە پێوترێن ناوچە ترێندەکەی کوردستان لەبەرەوەی لە سۆشیال میدیادا و ڤیددیویانەی کە بڵاو دەکرێنەوە زۆر دەبنە ترێند و خەڵک زۆر ناوچەکەی پێخۆشە. ڕۆژانە خەڵکێکی زۆر ڕوودەکەنە ئێرە. ئێستا من لەگەڵ گروپێکی گەشتیاریام پێم خۆشە قسە لەگەڵ چەند کەسێکیان نابکەم. خاتو ئەمیرە سڵاو لێبێ، زۆر بەخێربەی. لەکوێوە هاتوون؟ مەمنونە، سپاسانەکەم، بەخێر بیان سەرچاوم، بەخێر بیان سەرچاوم، خۆشویست سپاسەکەم. وەڵای مە لە سلێمانیەوە. بەڵێ گروپە گەشتیاریەکە هیچ تۆیە؟ چۆن ئاوا کۆیانەکەی تۆم خاتون؟ خۆی لە پێشە من مامۆستای لە ژوانی مامۆستای قاعەم، گروپی ڕەشاقەش هێنیشمەیە پیادەڕەوی گەشتیاری، هەموو شەمەیەک ئێمە چوونە دەرەوەمان هەیە. ئیتر ئەم جارەمان ئەم سەفەرەمان بە بۆنەی نەورۆزەوە، خۆ دەزانی ڕەمەزانی پیرۆز کەوتەنەوە، ڕەمەزانی پیرۆزەوە نەمانتوانی. ئێستا ئەم لە دوای ڕەمەزانی پیرۆز ئەمە یەکەم جارە گەشتەکەینەوە بە بۆنەی نەورۆزە، وەکو گەشت و هەم پیادەڕەویشمان کردووە، دوای پیادەڕەویەکەش گەشتمان کردووە. بەڕاستی ئەمە هاتینە، من خۆم هەر خۆم هەورامیم، خەڵقی ئەم مانتەقەیەم، ئەوە نەبێ بڵێم هەورامیم و خەڵقی ئێرەم. بەڕاستی کە دانرابوو لە پێیجەکەی بەڕێستانە بەڵێ سویسرایە بەڵێ سویسرایە بەس حیفی خزمەتی نییە. هیچی تێناچێت. ئێمە کە وەکو یعنی پیادەڕەوین زۆر جار عەلاگەی لایلۆن ئەیەم بەدەست بڵێن تەلەبەکانمەوە کە ئەچین بۆ پیادەڕەوی بۆ شاخەوانی بۆ شوێنێک، باوەڕ کە زۆر جار عەلاگە ئەهێنینەوە، شوشەی شکاو، ئیتر ئەنواع شتیان فڕیاوە، یعنی گوناحە. وڵاتی ئێمە زۆر خۆشە بەداخەوە خزمەتی نییە. ئەمە لە سویسرا زۆر خۆشترە. سویسرا خزمەت دەکرێ، بۆیە ئاوا ئێمە بێ خزمەت ئاوە ئەمە نەجوانە، هیچی تێناچێ، زۆر ئاسانە، تێناچێ یەک عەلاگەیەک، یعنی وانە ئێستا ئێمە هاتووم، یعنی دوو تۆپم هێناوە، ئەڵێم بە هاوڕێکانم بە خوشکەکانم هەر کەسەوە لە شوێنی خۆی، یعنی زۆر جار هاوڕێکان ئەڵێم مامۆستا دەست خۆش بێ، واد لێ کردوون کە ئێمە خۆشمان بەتەنیا ئەچینە دەرەوە عەلاگەیەک ئەبین کۆی ئەکەینەوە ئەهێنینەوە، لەبەرەوەی خزمەتمانەکە ئەبێ تۆش خزمەتیکەی. ڕەوەڵا یعنی زۆر خۆشە، زۆر من زۆر ئێمە ئەم ناوە، یعنی مەسەلەوە نیە بڵێم هەورامیم و مەنتەقەی خۆمانەمانە، نا بۆ هەموو شوێنەکانە چن، بۆ مەسەلەن باڵگایەتە ڕۆشتون پشت دەرە، بۆ پێنجوێنە، بۆ شاخەوانیە، یعنی هەزار مێدە پیرەمێرد، یعنی کوێ ئەڵێ ئێمە ڕۆشتوین هەر شوێنە و کاتی خۆی. ئێستا ئێرە خۆشە، ئێستا داواکەم لە هەموو کەسێک بەڕاستی ڕووکاتە ئێرە بەستووە و خۆیان کە هاتن بەس یەک عەلاگەیان پێبێ. سپاسەکەم، یاخوا بەخێر بێن، مەمنون، سپاسەکەم. وتە حەزەکەم بۆ 964 ساڵکەم. ترێندین زۆر بەخێر بێ. جۆکە و پێچۆنە زۆر خۆشە. ڕێک ئەوە بوو کە داتان نابوو، تۆزێک بێ خزمەتە تۆزێک بێ خزمەتی بکە، خەڵک، حکوومەت، شتێک هاوڵاتی. ئێمە کە هاتین چواردۆری خۆمان پانە کردوانەیە حکومەت چی لە ئێمە بکات؟ ینی خۆی مەشەچێک بێ نەخێنم لێ حکومەت و لایانی دەسەڵاتدار و ژینگە پارێزان خۆمان پێشە مشتێک خۆمان. ئێستا ئێمە چەند ئافرەتێکی لێرە هەچێکمان هەڕشت بدوێ خۆمان باکۆیکەینەوە، یعنی تۆ کەیرت پاکردەوە ماڵەکەی خۆشت پاگەکەیتەوە، ئەی تۆ قبوڵەکەی لە ماڵەکەی خۆتا شتێک بخۆیت و فڕێ بیەی قبوڵی ناکەی، ئەی بۆچی لێرەوە ئەەکەی؟ گروپەکەتانە بینم هەموو تەمەنێکی تایە، چۆنە ئاوا بۆ بەیەکەوە مرتاحن؟ وەڵاهی ڕێز پێش هەموو شتێکە لە لای ئێمە و لە لای ئێمە کەسیش بێڕێزی بەیەک ناکات. بەتایبەت مامۆستاکەمان وای کردووە کە ئێمە ئاوا تەبابین لە ناویەکە. گوتی گروپی ڕەشاقەم هەیە، ئەچنە ڕەشاقە و شاخەوانی و هەموو شتێکی تایە، بەتایبەتی پیادەڕەوی بۆ ئافرەتە بەتەمەنەکان زۆر باشە. ئیتر بۆ گەنجەکانیش بۆ جێگۆڕینێکی خۆیان یان ئیتر ئاوە چون سواری بەلە مشتیوا بوون یان نەوەڵا جارێ بەتەمان بڕۆن؟ وەڵاهی نازانم، ئەگەر بکرێت ئەڕۆین، ئەگەر نەکرێت چونکە زۆربەی ئافرەتەکان تەمەنێکیان هەیە ناتوان بێنە خوارەوە. چ شتێکی ئێرە زۆر سەرنجڕاکێش بوو بەلاتەوە؟ دیمەنەکەی زۆر خۆشە، دیمەنەکەی زۆر جوانە. پێڵێن سویسراکەی کوردستان وایە؟ تقریباً بێ خزمەتە نەموت، ئەگەر خزمەتی هەبووە زۆر جوانترە بوو.